سڵاوتان لێبێ و لە گەرماوگەرمەوەم کاتتان باش بەڕێزان ئەم شەو گفتوگۆکن لەسەر کەرکووک و ناوچە دابرێنراوەکان. ئەمڕۆ مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەنجومەنی سیاسی عەرەبی لە شارەکە کۆبەتەوە گفتوگۆیان کردووە. دەمانوێت قسە لەسەر ناوڕۆکی و کۆبوونەوەی بکەین، قسە لەسەر پەیوەندی پێکهاتەکانی شاری کەرکووک بکەین. من بیرمە سەرەتای دەست بەکاربوونی محەممەد عوسمان وەکو ئەندامی سەرکردایەتی و لێپرسایی مەڵبەندی کەرکووک هەر لە بەرنامەی گەرماوگەرما گفتوگۆیەکمان کرد، وتی یەکێک لە استراتیژ و ئامانجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک دروستکردنەوە و ڕێخستنەوەی پەیوەندی نێوان پێکهاتەکانی شارەکەیە. هێدی لە هەواڵەکاندا دەبینین و دەبیستین کە مەڵبەندی کەرکووک سەردان دەکا، شوێنەکانە بینێ، هاوکاری پێشکەش بە پێکهاتە جیاوازەکانی کەرکووکەکە. ئەمانەیە بزانین ئێستا پەیوەندیەکان چۆنن. لە دوای ئەوەی کە قسە لەسەر هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق کراوە، باسی بازنەکان و دابەشکردنی بازنەکان گەرم و گوڕە، کورد تێبینی جددی و گرنگی هەیە لەسەر شێوازی دابەشکردنی بازنەکان. دەمانێت بزانین لە نێو کەرکووکدا پێکهاتەکان لە ناوچە دابرێنراوەکان پێکهاتەکان قسەیان لەسەر ئەم بابەتە چییە؟ زانیاری هەیە لەسەرەوەی کە تورکمانەکان و عەرەبە ڕەسەنەکانی و ناوچانەش تێبینیان لەسەر ئەم یاسایە هەیە، گلەییان لێ هەیە، هەست دەکەن کە بەهۆی ئەم یاسایەوە نوێنەرایەتی لە دەست دەدەن و پەرتەوازە دەبن و ناتوانن نوێنەرە جددیەکانیان بنێرنە پەرلەمانی عێراق. قسە لەسەر خزمەتکردنی شارەکەکەین، قسە لەسەر پەیوەندی پارێزگار و پێکهاتەکانی شارەکەکەین، قسە لەسەر ئەو گلەیانە ئەکەین کە لەو شارە هەیە، قسە لەسەر ئەو ڕووداوانە ئەکەین، چ تیرۆریستی چ بابەتی کشتتوکاڵ و زەویزار کە لە سنووری کەرکووک و ناوچە دابرێنراوەکان بەگشتی هەن. ئەمانە تەوەری گفتوگۆکانمانە بن و کارنامە و بەرنامەی جددی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە کەرکووک و ناوچە دابرێنراوەکان دیسانەوە تەوەرێکی دیکەی گفتوگۆکانمانە بن بە میوانداری محەممەد عوسمان، ئەندامی سەرکردایەتی و لێپرسراوی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە کەرکووک و لە ستۆدیۆکانمانەوە لەگەڵمانە. کاک محەممەد سڵاو لێبێ، سوپاس بۆ بەشداریکردنت. ئەمڕۆ ئێوە کۆبوونەوەتان هەبوو لەگەڵ ئەنجومەنی سیاسی عەرەبی لە کەرکووک. بۆچی یەکێتی کۆبوونەوە لەگەڵ ئەنجومەنی سیاسی عەرەبیەکە لە کەرکووک؟ ئێوە بیرتانە لە ماوەی ڕابردوودا هەوڵێکی لەو جۆرەتان هەبوو بوون بەجێی گلەی هەندێک حزبی سیاسی لە نێو کاوانەیەکدا. یعنی ئێستا ئەتانەوێت ئێوە لەگەڵ ئەنجومەنی سیاسی عەرەبی لە کەرکووک باسی چی بکەن، چیتان وتووە؟ ئایا شتێک هەبوو بڕیارتان لێدابێت لە پەیوەندیەکانی کورد و یەکێتی لەگەڵ ئەنجومەنی سیاسی عەرەبی؟ بەڵێ زۆر سپاس، شەوتان باش. شەوی هەموو خەڵکی کوردستان بە گشتی و کەرکووچیەکان بە تایبەت لە هەر جێگایەکن. من پێم خۆشە وەڵامی ئەو پرسیارەت بدەمەوە کە کۆبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە مەڵبەندی ڕێخستنی کەرکووک ئەتوانین بڵێن ئیدارەی ئەدا، بۆچی کۆبوونەوە بۆ لەگەڵ مەجلیسی سیاسی عەرەبی، یعنی بۆچی ئەم کۆبوونەوەیە؟ کاگارام دەمەوێ تۆزێ بگەڕێمەوە دواوە لە ساڵی 1920ەوە کە حکوومەتی عێراقی کە تەشکیل کراوە تاکو 1958 و کە دواییش کە بەعسیەکان هاتنە حکوم لە شەستەکان بەدواوە هەتاکو 2003 ئەوەی لێ دەرکەوت، پاشان لە 2003ەوە تاکو ئێستاکەش کە 2020 کێشە و ململانێ و هەروەها ئەو ئاڕاستی لێک جیاوازانەی کە لە کەرکووک هەبووە تا ئێستا درێژەی هەیە. واتە بە هەموو کورد بە قیادەی سیاسی کوردستانی بە هەموو هێز و توانامان تا ئێستاکە نەمانتوانیوە ئەم شارە یەکلایی کەینەوە. واتە نە ئێمە توانیمانە لە بەرژەوەندی کورد و وڵاتەکە یەکلایی کەینەوە، نە عەرەب توانیوێتی لە بەرژەوەندی 22 دەوڵەتی عەرەبی یەکلایی کاتەوە، نە تورکمان توانیوێتی لە بەرژەوەندی 9 دەوڵەتی تورک یەکلایی کاتەوە، مەبەستم تورک زبانە و نە مەسیحیەکانش. بۆ یەکە ململانیەکە تا ئێستاکە بەردەوامە و ئەم ململانیە جارجار گەیشتۆتە بە ئاستێکی بەرز، جارجار تونند و تیژی زۆر بەخۆیەوە بینیوە، تەنانەت گەیشتۆتە حاڵەتی شەڕ و لێکدان و جارجار خاو بۆتەوە گەیشتۆتە ئەوەی کە پێکەوە لەسەر یەک مێز کۆبێتەوە. باش دیارە ئێوە خۆتان ئەزانن یعنی ئەم ململانیە دوور و درێژ و ئەمەی کە جیل بە دوای جیلا بە دوایەکە هاتووە، هەر لە هەر ئاستە و لە هەر جومگە و لە هەر سەردەمێکە معنا و مەغزای خۆی
هەبووە وە کارشی لەسەر کراوە و هۆکاری ئەتوانین بڵێن لەو قۆناغەیە هۆکاری سەرنەکەوتنی ئەو پێکەوە کارکردنە دیسان ئەوش بۆ خۆی لەبەر چاو وازەحە. من لەو ڕۆژەی کە ئێمە کە لەلایەن هاوسەرۆک و مەکتەبی سیاسی و هەروەها لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک کە ئێمە هەڵبژێدراین بۆ لێپرسراوێتی ئەم مەڵبەندە بیرم لەوا کردەوە ئێمە چۆن بتوانین بە عەقلێک لە کەرکووک مامەڵە بکەین کە ئەم عەقڵا ببێتە جێی هێمنی و ئەمن و ئاسایش و لێکتێگەیشتن لەگەڵ پێکاتەکانی ترە. دیارە زۆر بیرم کردەوە هەمیشە ئەوەی کە دەهاتەوە بیرم تەنها ئامۆژگاریەکانی جەنابی مامجەلال بوو کە هەمیشە ئامۆژگاری دەکردین دەیگوت ئێمە لەم شارە بەبێ تورکمان هیچمان پێ ناکرێ، ئێمە لەم شارە بەبێ عەرەب هیچمان پێ ناکرێ و ئەوانش بەبێ ئێمە هیچیان پێ ناکرێ و هەمیشە ئەوە دەهاتەوە بیرم کە مامجەلال هەمیشە دەیگوت دەیفەرموو ئێمە بە توندوتیژی ناگەینێ هیچ ئەنجامێک، ئەوەی کە ئێمە دەگەینێ بە ئەنجام تەنها حیوار و گفتوگۆ و پەیداکردنی بڕوا و سقەیە لە بین یەکترا. بۆ یەکە هەوڵمدا و لەگەڵ ئەم هەواڵانەی کە ئێستاکە هەین هەوڵی ئەوەماندا بەم ئاڕاستیە کار بکەین کە سیاسەتێکی میان ڕوانەی وەسەط، سیاسەتی وەسەط یعنی واتە سیاسەتی ناوەند بۆ چۆ سیاست وەسەط بۆ چۆ یعنی لە وەسەطی پێکاتەکانە، یعنی بۆ نمونە بە ئاڕاستەی تورکمان بەرژەوەندەکانیان بۆ دابینکەی عەرەب بەرژەوەندەکانیان بۆ دابینکەی وە کوردێمە خۆمان خاوەن قەزین و مەسیحەکان شەروە هەوڵ دەین جۆرە کەشێکی لێک تێگەیشتن و ئارامی دروست بێ تاکو بتوانین پێکەوە لەم شارە ئیدارەی شارەکە و خەڵکەکەش بدەین، چونکە ئەمە یەشێک لە پایە استراتیژیەکانی بیرکردنەوە و ئایدیا و ڕێبازی مامجەلال ئەوە بوو کە ئێمە بۆ ئاڕاستەیە بڕۆین. بەڵام بەداخەوە ئێمە لە خوارەوە یان هەندێک جا دەستی دەرەشی ئەو بوارەی نادە یان هەندێک لە کادرەکانی خۆشمان لەم سیاسەتەی سەرۆک مامجەلال تێنەگەیشت بوون، بۆ یەکە نەمانتوانی بەباشی ئەمە شۆڕکەینەوە بۆ ناو وەسەتی شاریعی عەرەبی و شاریعی تورکمانی و حتا شاریعی کوردیش. یعنی زۆر هەڵەمان کرد، زۆر کاری ناڕێک لە هەموو لایەنێک پێکاتەکان یعنی هەمووی کرا، چەندین کورد شەید کرا، چەندین عەرەب کوژرا، چەندین تورکمان چی لێها، یعنی وردە ئەم تەشەنوجانە بە دوای یەکا زیادی کرد تاکو گەیشتە ئەوەی کە 16 ئۆکتۆبەرش کە دروست بوو کە هەمومان بینیمان چیمان بەسەر هات. بۆ یەکە هەموو ئەمانە هەموو ئەم تەجروبانە و تەجروبەی حزبی بەعس و سەدام حوسێن کە ناوی کوردی مەنع کرد، کە زمانی کوردی مەنع کرد، کە هەموو ئەو شتە جوانانەی مرۆڤایەتی مەنع کرد، ئەمەش بۆ خۆی تەجروبەیە بوو. جگە لەوە هەموو تورکمانی کرد بە عەرەب، کەسی تورکمان هەر بە تورکمانیمانەوە، ئەمەش بۆ خۆی ئەمانە هەموو تەجروبەی ژیان بن بۆ ئێمە. بۆ یەکە ئێستاکە ئێمە ئەو گەیشتینە ئەو بڕوایی کە کا لە کەرکووک دەست بەکار بووین، ئەگەرچی ئێمە پەتای کۆرۆنا زۆر کاریگەری بەسەرمانەوە هەبوو، زۆر وەقتی لێمان برد و زۆر ڕێگری بوو لە بەردەم جێبەجێکردنی کار و پرۆسی سیاسیە، بەڵام بە شێوەیەکی گشتی چووینە پێشەوە و هەر لە سەرەتاوە پێکاتەکان زۆر هاتە سەردانی بەرلەوەی ئاو بەگشتی لەسەر پێکاتەکان زۆر حەزەکەم لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆ هەندێک پرسیاری وردەکاری هەیە لێت بپرسم. ئێوە لەگەڵ ئەنجومەنی سیاسی عەرەبی دانیشتن گفتوگۆتان کرد، لەلایە کورد تێبینی و گلەیی هەیە لە ئەدای پارێزگارێکە بە وەکالەتە و لە کەرکووکە مامەڵاکە و لەسەر پێکاتی عەرەبیە. لەسەر ئەم بابەتە هیچ گفتوگۆتان کرد لەگەڵ ئەنجومەنی سیاسی عەرەبی؟ ڕای ئەنجومەنی سیاسی عەرەبی لەسەر ئەدای ئەم پارێزگارە چییە؟ ئەوان پشتیوانیەکەن، ئەوانیش گلەییان هەیە یان ئەوان قسەیەکی جیاوازیان هەیە لەسەر ئەم بابەتە؟ بەڵێ طبعاً پرسیارێکی جوانە بەجێیە. ئێمە وەکو باسم کرد ماوەیەکە لە هەردوو لاوە زەمینە سازی هەبوو بۆ ئەوەی ئەم دانشنە بکرێ و ئەمڕۆکە دانشنەکە ئەنجام درا و مەجلیسی عەرەبی طبعاً پێکهاتوون لە 10 حیزبی سوننا 3 کورسی پەرلەمانیان هەیە لە کەرکووک، هەر 3 کورسیەکەی عەرەب لە لای ئەمانە و محافظ لەم گروپەیە لەم کوتلەیەیە و ئێمە ئەمڕۆکە زۆر بەوازحی
لەسەر کۆمەڵێک مەلەفی ئەساسی قسەمان کرد یەک لەوە چۆن ئێمە هەوڵ بدەین کارێک بکەین کە هەموو پێکاتەکان لە کەرکووک ببێتە جێ ڕەزامەندی هەموو پێکاتەکانی کەرکووک دووەم ئێمە پرۆسەیە لەبەر دەممانە ئەم پرۆسەیە چۆن ئێمە تەعاملی لەگەڵکەین یعنی ئالێتی تەعاملی ئێمە لە بۆ پرۆسەی هەڵبژاردن لە کەرکووک چۆن بێ ئایا کەرکووک یەک باز نەبێ کەرکووک دوو باز نەبێ سێ باز نەبێت چەند بێ لەسەر ئەم مەسلەی گفتوگۆ کرا وەجگە لەوە ئێمە لەم شارێکە گوتمان شارێکی فرەپێکاتەیە چۆن ئێمە بتوانین بەشداری لە دەسەڵات و لە حکومڕانی ئەم شارەیە بکەین چۆن بتوانین تەوازن بگرین لە نێوان پێکاتەکان و کە هەموو لایەکمان بەشدار بین لە سونعی قەرارە جگە لەوە باسی ئەومانکە کە چۆن ئێمە ئەتوانین کارێکی وا بکەین کە خەدەمات و خزمەتگوزاری بگاتە هەموو شوێنەکانی کەرکووک هەموو قەزا و ناحیەکانی کەرکووک هەموو گەڕەکەکانی کەرکووک و تەنانەت هەندێک گەڕەکەیە هەم لای عەرەب هەم لای تورکمان هەم لای کورد بە گەڕەکی عەشوایی ناو ئەبرێکە ئێمە لای خۆمان پێڵێن گەڕەکی تەجاوز بۆ یەکە قسەمان لەسەر هەموو ئەوانەش کرد و جگە لەوە قسەمان لەسەر مەلەفی تعریب کرد و قسەمان لەسەر مەلەفی زەویزاری کشت و کاڵی ئەوانەش کرد بۆ هەر یەک لەوانە تا ڕادێک گەیشتینە ئەنجامێکی سەرەتایی باشە چونکە یعنی باشتر وایە ئەگەر بکرێت نازام لە ڕووی سیاسیەوە تا چەند دەتوانی ئەمە بکەی یعنی وردەکاری ئەم گفتوگویانە کە کراوە لە کۆبوونەوەکەیە زۆر مەبەستە چونکە زۆر پرسیاریش دێ لە ڕووی تعریب و ئەوی کە باست کرد ئیدامەدان بەو ڕووداوانی کە ڕوودەدەن لەسەر ناوچەی و زەوی کشت و کاڵی لەسەر ڕووداوەکانی هەفتەغار و ئیدامەدانی ڕووداوەکانی ئەو ناوچانی دیکەی کەرکووک لەسەر بابەتی پارێزگارەکە دیسان پرسیارەکەمەوە یعنی ئەمانە چۆن دەتوانی بەورتر کاتت دەدەمێت زۆر بەورتر بۆم باس بکەی ئەگەر دەتوانی ینی بۆم باس بکەی بەڵێ جارێ ئەوەلەن لەسەر مەلەفی تعریب وا قسەمان کرد کە لژنەیەکی باڵا لە بەغدا پێکاتووە ئەو لژنەیە بە ئەندامەتی وەزیری زراعەیە بە ئەندامەتی یا بڵێن سەرۆکی لژنەکە وەزیری عەدلە و وەزیری تەنسیقی نێوان محافەزات ئەندامە لەو لژنەیە و لەگەڵ قازیەکە و لەگەڵ نوێنەری فەخامەتی سەرۆکۆمارە و ئەم لژنەیە تا ئێستاکە لە کار و لە هەوڵ و لە تەقەلان بۆ ئەوەی میکانیزمی ڕاگررتنی تعریب لەم منطقانە یان زەوی کشت و کاڵی چۆن مامەڵەی لەگەڵ بکرێ و لەو بڕیارەکە وا هاتووە کە من دوێنێ قسەم لەگەڵیان کرد کە ئەوان تەعمیمێکدا بەزیێنن ئەوەی کە پەیوەندی بە تعریب و بەو کێشەی زەویزارەوە هەیە ئەوانە هەمووی ڕابژیرێ تاکو ئەو کاتەی ئەم لژنێ بزین ئەگاتە چ نەتیجەیەک هەموو لایەکمان متەفیق بووین لەسەر ئەنجامی کاری ئەم لژنێ ئەمە بەنسبەت تعریب و زەویزارەوە سەبارەت بەوەی کە ڕاکانجبووری محافزی وەکالەتی کەرکووک کە ئێمە کۆمەڵی گلێ و گازدەمان لەسەری هەیە وا ڕێکەوتین کە ئێمە لە کۆبنەوەی ئایندەیە بە حزوری ئەحزابی کوردستانی ئێمە هەموو گلێ و گازندەکانی خۆمان ئەبینەوە بەردەم مەجلیسی عەرەبی کە ڕاکان سەعید ئەندامی یان بڵێن ئەندامی ئەو گروپەیە یان بەشێکە لەو گروپە هەموو وەجهەن لیوەجە هەموو گلەیەکانی خۆمان یان ملاحەزەکانی خۆمان بەپێی بەرکەوتەی ئینتیخابی کە لە کەرکووکە لە ڕابردوو ڕووی داوە و ماف و حقوقی پێکاتەی کورد کە 6 کورسی پەرلەمانی هەیە هەموو قسەی لەسەرەکرێ ئەمە مەلەفی دووە مەلەفی سێیەم لەسەر مەسلەی هەڵبژاردن و ئەوانە کە قسەمان کرد ئێمە تەرحێکمان هەبوو ئێش تەرح نەبوو بڵین وەکو فکرەیەکی بیدایی وابوو وەکو وچە نەزەرێکی سەرەتایی بوو ئەوە هێشتا کاتی ماوە باسیکەین لەوێ تەرحمان کرد لای ئەوان مەسلەیەکی هین نەبوو یعنی مەسلەیەکی درژ نەبوو لای ئەوان تا ڕادەیەک ئەتوانم بڵێم لە تەوری گفتوگۆیە کە چۆن ئەو مەلەفە تێپەڕێنی لە مەسلەی خەدەماتە دیسان ئێمە گوتمان هەندێک منطقە هەیە کە خەدەماتی ینی کەم بۆ چووە یان کەم خزمەت کراوە یان ئەو پرۆژانەی کە لە شار و لە منطقەکەیە هەیە هەندێک منطقەی گرتووەتەوە هەندێک منطقەی باش نەگرتووەتەوە قەرار وایە دیسان لەو کۆبنەوەی کە لە دادێ بە حزوری بە ئامادەبوونی ئەحزابی کوردستانی کە ئەکرێ لەوێ دیسان ئێمە ئەو مەسلەیە تەرحەکەینەوە بۆیە مەلەفەکان زۆرە و ئەوان زۆر سپاسی یەکێتیان کرد کە یەکێتی لەم ماوەیە کە توانیوێتی بگاتە هەموو بڵێن زۆربەی خانەوادەی عەرەبی و ئەحزابی عەرەبی و شخصیاتی عەرەبی ئەوەش لە ڕێی ئەوەی کە ئێمە لە ڕابردووە کۆمەڵێک
پێداویستی بە تایبەتی لە سەردەمی شەڕی کۆرۆنا کە توانیمان زیاتر لە 11,000 خێزانی هەژار و کەم دەرامەتی کەرکووک هاوکاری بکرێ و بەشێک لەوانە گەیشتە خانەوادەی عەرەبیش بۆیە کە ئەمەش تەئسیری خۆی هەبوو. باشە، ینی زۆر مەبەستمەوە چالاکیانی مەڵبەندی کەرکووک یعنی بەورتر باس بکەیت، چەندە ڕقەم و داتات لابێ ئاماژەی پێ بکەیت، چونکە گرنگە هێزێکی وەکو یەکێتی کە هەمیشە و توێتی کەرکووکیەکان جێ نایڵم، هەمیشە لە دۆخە سەخت و دژوارەکاندا پشتیوانی کەرکووکیەکانە بێ و کەرکووکیەکانیش قەڵای سەوز و پشتیوان و خزمەت ینی بەشێکن لە خزمەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆیە پێم خۆشە و داتایانە دواتر بڵێ بۆی بسەلمێکە یەکێتی چۆن خزمەتی کەرکووک و کەرکووکیەکان بەبێ جیاوازیەکە. بەڵام دەمەوێت پرسیاری ئەوە بکەم، یعنی ئەنجومەنی سیاسی عەرەبی لە کەرکووک توانای ئەوەی هەیە کە فەرمان بە ڕاکانجبووری بکات کە داوای لێ بکە مامەڵەکانی کە خراپن ڕای بگرێت، داوای لێ بکە کە بە شێوازێکی نوێ مامەڵە بکە، واتە وەکو چۆن خۆمان دەڵێن هێزە سیاسیەکە کاریگەری لەسەر پرۆسە حکومڕانەکە هەیە، ئەوان دەتوانن ئەو کاریگەرییان لەسەر ڕاکانجبووری هەبێ؟ ئێمە لە کۆبوونەوەکەیە کۆمەڵێک وەکو باسمان کرد کە باسی ئەو ناعەدالەتیەمان کرد، ئەو ناتەوازنەمان کرد وە کۆمەڵێک لێیشمان لە محافزی کەرکووک وەکالەتەن هەبوو و ئەم محافزی کەرکووک بەشێکە لە تەحالوفی عەرەبی و بەشێکە لە مەجلیسی عەرەبی، یعنی بەتەنیا نییە، بۆ یەکە ئەکرێ ئەوان دەسەڵاتیان هەبێ بەسەر ینی محافزی کەرکووک، چونکە وەکو باسمان کرد ڕاکان بەشێکە جزئێکە لە کولەکەش چێیە، کولەکەش ینی مەجلیسی عەرەبیە و ئێمە گوتمان کە باسی ئەوانەمان کرد و یەکسەر ئەوان خۆیان گوتیان باشە مادەم کەواتە ئێوە پێتان خۆشە کە ئەحزابی کوردستانیش بەشدار بێ، کەواتە ئێوە وەرن سەرە لە ئێمە دەن و ئێمە ڕاکان سەعیدش دێنین پێکەوە لەو کۆبنەوەیە هەموو ئەوانە ئەخێنە بەرباس و لێکۆڕینەوە و بۆ یەکە من پێم وایە ئەگەر ئەوان بیانەوێ ئێمە بگەینە ئەنجامێکی خێر و نەتیجەیەکی خێری هەبێ، دەبێ هەموو لایەکمان بە خۆمانە بچینەوە بە ئەغڵاتەکانمان بچینەوە و بۆی تەجروبە لە ئەغڵاتەکان وەربگرین بۆی کاری باش بکەین. ئەگەر ئەوان نەتوانن سوود لەمە وەرنەگرن من پێم وانێ ئێمە بتوانین هیچ هەنگایە بچینە پێشەوە، بۆ یەکە ئومێد دەکەین و ئەوانش ئەوەی ئێمە تێگەیشتین زۆر مەبەستیان بوو کە لەگەڵ ئێمە دابنشن و گفتوگۆ بکەن لەسەر ئەو مەلەفانە زیاتر بچینە پێشەوە. تەنانەت داوای ئەوەشیان کرد کە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و جەنابی هاوسەرۆک و فەخامەتی سەرۆکۆمارش ببینن. بۆ یەکە تەسەورەکەم ئومێدم وایە وای بۆ دەچم کە بەڵێ بتوانن سەیتەرەی سەر ئیش و کارەکانی محافزی کەرکووک بە وەکالەت بکەن. باشە کاک محەممەد، پێکهاتەی تورکمان لەکوێ جندای کارەکانی ئێوەیە؟ زۆر هەواڵ دەبیستین کە لەگەڵ پێکهاتەی عەرەبی ینی گفتوگۆ هەیە، قسە هەیە، پێکهاتەی تورکمانە ڕەسەنەکانی کەرکووک و ناوچەکانی دەوروبەری کەرکووک لەکوێی کارنامە و بەرنامەی ئێوەیان، لەکوێی پەیوەندیەکانی ئێوەیان؟ لە ڕاستیە ئێمە لە ماوەی ڕابردووە پێشەوەی سەردانی برایانی عەرەبمان بکەین سەردانی تورکمانمان کرد، ڕۆیشتین سەردانی مەجلیسی ئاعیانە تورکمانمان کرد کە پێک هاتووە لە هەموو شەخسیات و کەسایەتیەکانی تورکمان لە کەرکووک و لە دەوروبەری کە ناویان مەجلیس ئاعیانە تورکمان العێراقا، یعنی هەموو شوێنەکانی تیا کۆبووتەوە و جگە لەوە چەند ئەحزابێکی سیاسی تورکمانی ئەوان سەردانی ئێمەیان کرد، ئێمەش هەندێکمان سەردان کرد بەڵام هەندێکمان هێشتا ماوە و سەردانی هەندێک ناوەندی بڵێن ڕۆشنبیری و هەروەها ئاینیمان کرد و جگە لەوەی بەتاک و ئەمانش کە نەخۆشە بووە کە پێویست بووە سەردانی ئەوانەشمان کردووە. بۆ یەکە ئێمە پێش عەرەب لەگە تورکمان دەستمان داوەتێ و لەگە تورکمان باش چوینەتە پێشەوە و تورکمان خۆشیان دوو بەشن، بەشێکیان کە سونەیە بەشێکیان شیعەیە، تۆزێک تەشەنوجات لە بینیانە هەیە و بەداخەوە نەمانتوانی لەگەڵ هەمیان پێکەوە کۆبینەوە، بەڵام بۆ معنایە کە نەتوانین ئەوەش تێپەڕێنین و ئێمە دوێنێ لەگەڵ بەرپرسێکی باڵای تورکمانی شیعە قسەمان کرد کە بڕیار وایە لەم هەفتەی کە دادێ کۆڕ و کۆبنەوە ئەبەستین و پێکەوە هەوڵە دەین وەکو چۆن لەگەڵ عەرەب لێک نزیک بووینێتەوە بە هەمان مەسافەش
لەگە تورکمان کۆبینەوە چونکە ئێمە ئەگەر لەگەڵ پێکاتێک کۆبینەوە ڕێکەوین لەگە پێکاتێکی تر ڕێک نەکەوین معناوە هیچمان نەکردووە بۆ یەکە ئێمە کە سیاسەتی چەپکە گوڵەکەی مامجلال ئەڵێ ئەبێ هەموو بە یەک مسافە لەگەڵام بڕۆی بۆ ئەوەی نێلین کێشەکانی ئەم شارە گەورە نەبێ بە پێچەوانەوە هەوڵ دەین تۆی برایەتی بچەرین من پێم خۆشە جگە لەوە شتێکی ترش باسکەین لە ڕاستیە یعنی زەمینە سازی بۆ پێکەوە کارکردن و بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە لە کەرکووک وەکو پێکهاتە کێشێشی ئەو تۆیان نییە بە دەیان و سەدان و هەزاران ژن و ژنخواز دەبینیانە بە سەدان خەڵک لە دوکان پێکەوە شەریکە لە سیارەی تەکسی پێکەوە شەریکە لە بازرگانی و لە مەساڵحی مشتەرەک پێکەوە شەریکن بەڵام ئەوەی کە ناکۆکە حیزبەکان لە بەی خۆیانە حیزبەکانش هەر حیزبە بەلای خۆیان ڕائکێشێ و بەرژەوەندی خۆی هەیە کەمتر بیر لە بەرژەوەندی باڵای میلەتەکە ئەکاتەوە بۆ یەکە پێکاتەکان ئەو کێشەیە نییە و زەمینەش لەبارە بۆ ئەوەی لایەنە سیاسیەکانش پێکەوە لەسەر کۆمەڵێک مەساڵحی مشتەرەک ڕێک بکەون و ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو بەرژەوەندی گشتی میلەتەکە و پێکاتەکانی کەرکووک ئامادەین بۆ هەموو گفتوگۆیە کە خزمەتی کەرکووک بکە. باشە کاک محەممەد ینی بابەتیشی گرنگی دیکە کە هەمیشە قسەی لەسەرەکرێ و تەرکیزەکە لەسەر ناوچە دابڕێنراوەکان و بەرژەوەندی خەڵکی ناوچە دابڕێنراوەکان ئەوش هەڵبژاردننی پێشوەختەیە وەکو بەشێک بوو لە ئەجندای گفتوگۆکانتان لەگەڵ مەجلیسی سیاسی عەرەبی ئەنجومەنی سیاسی عەرەبی لە کەرکووک ئێوە وەکو کەرکووچیەکان ڕاتان لەسەر ئەو بڕیارە ئایا بڕیارێکی دروستە لە مانگی شەشدا هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق ئەمە بەشێک لە پرسیارەکە بەشەکەی تریش ڕای پێکاتەکان لەسەر یاساکە ئەوەندەی کە گفتوگۆتان لەگەڵ کردبن و بینی بێتان یعنی عەرەبەکان هەستەکان زەرەر دەکەن تورکمانەکان هەستەکان زەرەر دەکەن وەکوی کە کورد محتەمە کورد گرنگی بە یاساکە دەدا یان ئەوان جۆرێکتر لە بیرکردنەوە و پلان و بەرنامەیان هەیە. دیارە پرسیارەکەی جەناب دوو بەشە یەکیان هەڵبژاردنە یەکیان یاسای هەڵبژاردنە ینی واتێ هەڵبژاردننی پێشوەختە و یاسای هەڵبژاردنە لە ڕاستیە بەنسبەت هەڵبژاردننی پێشوەختە ئەوەی کە ئێمە هەم تورکمان و هەم عەرەبمان دواندووە لەسەر مەسلەی هەڵبژاردننی پێشوەختە کێشەیەکی ئەو تۆ نییە و بۆ یەکە تەسەورەکەم ئەوە لای هەمومان بە ئاسایی تێئەپەڕێ ئەوەی کە هەمومان لەسەری دیسان ئەمە هەمومان لەسەری کۆکین ئەوەیە یاساکە یاسایەکی ڕێک نییە ئەم یاسایە کەم و کوڕی هەیە و نەتواندراوە هەموو ئەوەی کە پێویستە یەکلایی بکرێتەوە و هەر سێلامان لەسەر ئەمەش کۆکین کە ئەم یاسایە نەقسان و کەم و کوڕی هەیە بە تایبەتی مادەی 15 و 16 کە دوو مادەن کۆمەڵێک ئەشکالی تایە پێویستی بە تعدیلات هەیە تا ئێستاکە ئەم تعدیلاتەش نەکراوە جگە لەوە محکمەی ئیتیحادی تا ئێستا نسابی نییە کە بتوانێت تەزدیقی ئەم یاسایە بکە ئەمەش بۆ خۆی کێشەیەکە کە ئەتوانین بڵێن پێویستی بە وەختە جگە لەوە ئەگە تۆ لە کاتێکە ئەتەوێ هەڵبژاردن بکەی لانی کەم دەبێت 6 مانگ بۆ ساڵێکت هەبێ بۆی لە ڕووی فەنیەوە بتانی ئیشوکارەکانی هەڵبژاردن و ئەوانەی پاڵێوراوان و ڕێخستنەوەی ئیشوکارەکان ئەوەش فترەیەکی زۆری ئەوێ بۆ یەکە ئەوەی کە بۆ ئێمە هەمومان کۆکین لەسەر هەڵبژاردننی پێشوەختە هیچ کێشەمان نییە هەمووشمان کۆکین هەر سێلامان کۆکین هەر چوارلامان کۆکین لەسەر ئەوەی یاساکە کەم و کوڕیتایە ئەجا ئەم کەم و کوڕێ وەساوەتە سەر ئەوەی کە چۆن نوێنەرەکانی هەموو لایەنەکان لە بەغدا کە پێکەوە ڕێکەکەون و پێکەوە تێ ئەپەڕێنن بەڵام تا ئێستا ئەوەی ئێمە ئاگادار بین ئەم یاسایە ماوەتەوە و تا ئێستاکە لە تەوری گفتوگۆ و مناقەشەدایە. باش کاک محەممەد ئێستا وەفدی یعنی ئێستا پرسیارێکی گرنگ هەیە بەر لەوەی باز لە وەفدی هەرێ بکەم بۆ بەغدا هەرچەنە لە فەیسبووکیش بۆیان نووسیوم دەڵێ یەکێتی زۆر گرنگی بە پەیوەندی پێکاتەکانەدا دەیان و سەدان جار لە یعنی زاری تۆ گوێیان لێ بووە کە دەتانەوێت پەیوەندی پێکاتەکان لەسەر سیاسەتی چەپکە گوڵەکەی مام لەسەر تێگەیشتن و بیردۆز و ڕێبازەکانی مام بۆ پێکاتەکان درێژە پێ بدەن بەردەوامیتان هەبێ پەیوەندیکی دروست هەبێ لە کەرکووک بەڵام بۆ نێو پێکهاتەی کوردی لە شارەکە بۆ نێو سیاسیە کوردیەکان لایەنە سیاسیە کوردیەکان چیتان پێ وەکو یەکێتی بۆ کەرکووک ئەوە هەڵبژاردننی پێشوەختە لە پێشە پێویستەکە کورد لە ناوچە دابڕێنراوەکان کۆدەنگ و یەکدەنگ و یەک بەرنامە و استراتیژ بێ بۆ ئەمە یەکێتی هەنگاوی دەبێ پلانتان چییە؟ بەڵێ ئێمە طبعاً
کاگاران با تۆزێ وازەحتر بین و سەراحەترش قسە بکەین باشە ناکۆچی نێوان یەکێتی و پارتی ناکۆچیەکی دوور و درێژە و لەگەڵ مێژووە هاتووە و لە کەرکووکش ئێستا ئێمە ئێمە و پارتی دوو ڕێی جیاوازمانەیە پارتی ئەڵێ ئەبێ کوردایەتی بکەی لە هەولێرەوە ئەبێ پۆستەکانی کورد لە کەرکووک ئەمە هەردوو قایم قامەکەیە دوو قایم قامی کوردە بیدەی بە عەرەب مدیری زراعی کوردە بیدەی بە عەرەب چەندین سەد و لە دوای 2000 ئەوەوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تا ئێستاکە کورد 118 پۆستی لەدەست داوە لەبەرەوە ئەوان وا تێگەیشتن و ئەمە کوردایەتیە ئێمەش بە پێچەوانەوە وا تێگەیشتن کوردایەتی ئەبێ لە کەرکووک بی ئەبێ ئەم خەڵکە ڕەشڕوتە بەجێ نەهێلی ئەبێ ئەم خەڵکە ڕەشڕوتە بێکەسکوژ نەکەی ئەبێ لەگەڵ ئێش و ئازارەکان یابی ئەگەر جنێوشت پێ بدەن دۆستایەتی بکەن سەردانت کەن هەمووی لای ئێمە هەریەکە مهم ئەوەیە ئەم ساحەیە چۆڵ نەکەین ئەم ساحەیە چۆڵکەین جاریکە ناتوانین وا بە ئاسانی بگەڕێنەوە کەرکووک بۆ یەکە دوو ڕێی جیاوازەیە ئەوان ئەڵێن ئێمە ناینەوە ئێمەش ئەڵێن فەرمو و ئێمە لێرابین و هەموو حیزب و ڕێکخراوە کوردستانیەکان ئێمە کۆبوونەوەی بەردەواممان هەیە و لەم یەک دوو ڕۆژەشا کۆبوونەوەیەکی تری خۆمانەکەین و ئێمە فەرموو لە برایانی پارتیەکەین ئەوانش بێن بۆ کۆبوونەوەکە چونکە ئەگە ئەوان بێن و ئێمە هەمومان پێکەوە ناوماڵی کوردی ڕێگەکەوێتەوە و ئەتوانین بڵێن هەنگاوی باش ئەچینە پێشەوە بۆ میلەتەکەمان باشە بۆ بەغدا باشە بۆ هەولێر باشە بۆ هەموو لایەکمان باشە و هەمومان پێکەوە بین ئەتوانین دەستکەوتی نەتەوەیی و پرۆژەی گەورەی استراتیژی بۆ میلەتەکەمان بەدەست بێنین و ئەو کاتە ئەتوانین هەم لە ڕووی ڕاگەیاندنەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە هەموو مەجالەکانە ئەتوانین ناوماڵەکەی یەکخەینەوە بەڵام بە پێچەوان و ئێستا هەچەند هەوڵ دێن برایانی پارتی قەنەعەت ناکەن نەکەر قەنەعەتش ناکەن دووسێ ماکینەی ئەعلامیان خستۆتە گەڕ ئەها داعش هات کورد ڕاکە ئەها ماڵ فڵاو سوتا وا بوو ئەها ئەوە جێشی عراقی ماڵە کوردەکانی ڕوخان ئەمانە تا ئێستا ئەمە بەم شێوەیە هاتووە و کەسشمان بەداخەوە هیچ سوودێکی بۆ میلەتەکەش نییە و تەنانەت لە سەرنجامی ئەم جۆرە بیرکردنەوەانە میلەتەکەمان تووشی ئەنواع کارەسات بووە ئەگەر برایانی پارتی وایان نەکرێسە دوو قایم قام بەدەستمانەوە بوو کە ئێستاکە تا ئێستا 2,000 ماڵ لە جنوب بۆ ناهاتن لە کەرکووک بیانەوێ خۆیان لێرە ناونووز بکەن و بیانەوێ لە کەرکووک خۆیان بکەن بە عەنتەری سەر ساحەکە و ئەگەر ئەمان لێرە بوونا ئێستا کە بەشێکی زۆری کێشەکانی کەرکووک لای مدیری زراعەیە ئەگەر ئەوان لێرە بوونا کە مدیری زراعە لای پارتی بوو ئێستا ئەم کێشانە دروست نابوو بەڵام من دیسان لەسەر هەموو ئەوانەشەوە ئەپرسم بۆچی کێشەی زەوی وزار لە خانەقینەوە تا سەرگەڕانە ئایا هەر ئەمەندە کوردستانە ئەی بۆ لە سەرگەڕان بەولاوە کە سنووری پارتیە یەک کێشەی زەوی وزار نییە و بچووکترین مشکلەشیان نییە ئەی بۆ لە منطقەی ئێمە هەیە بۆ یەکە ئێمە لەم هینانە تێ ئەگەین یعنی ئەزانین گرفتی پێکاتی کوردی هەمووی تەنها لەگەڵ پارتیای لە خانەقینەوە تاک و کەرکووک ئەسێتەوە دبس و سەرگەڕان کێشەی زەوی زارمانێ ڕۆژانە لە هەولێر و عەرەب بۆ ژیانمان ئەنێرن ڕۆژانە دێن بڕووبیانومان پێگرن ڕۆژانە دێن ماڵی کورد دەشکێنن بەڵام لە سەرگەڕان بەولاوە تاکو ئەگاتە حدودی ڕەبیعا وەکو ئەوەی کە کوردستان نەبێ وەکو ئەوەی کە کوردی تیان نەبێ وەکو ئەوەی کە یەک کێشەیەکی تیان نەبێ کەواتە ئێوە دەبێ ئێوە خەڵکی کوردستان تێ بگەن ئەم مۆزوعە بووایە یەکەکە لایەنێ گوابیر بکاتەوە کە وعدی بە تورکیا دابێ کە نابێ ئەم منطقانە کوردی تیابێ من تاوانم چییە بڵێن وەڵای یەکێتی و پارتی ڕێگنی ناوماڵی کوڕ ڕێک ناکەن هیچ وعدم بە پارتی نەداوە کە پەکەکە لە بادینان و لە هەولێر دەرکەم هیچ وعدشم نەداوە کە لە منطقانە کورد لە منطقەی ناوچەی چێشە لەسەرەکان دەرکەم بۆیە هەواڵان تکایە یعنی هەموو لایەک کاگارم لێرەوە لەم کەناڵە خۆشەویستی جەنابتانەوە بە هەموو لایەکی ڕائەگەێنم زۆر ناخۆش و ناشرینە کێشەی نێوان یەکێتی و پارتی کاکە کێشەی نێوان یەکێتی و پارتی نییە پارتیە و نایەوێت لەم منطقانە لە خانەقینەوە تاک و ئەگاتەوە سەرگەڕان ناوێت لە منطقانە کورد ئیسراحەت کات چونکە وعدی بە تورکیا داوە نابێت کورد لە منطقانە ببینێ هەموو تەسلیمی حکوومەتی عراقی و تەسلیمی جنوب و باشە کاک محەممەد وابزان پەیامەکەت بە باشی گەیشت کە گرفتەکە لە پێکهاتەی کوردیە ئەوەیە کە تەنها پارتی دیموکراتی کوردستان نایەتە پێشەوە بۆ یەکریزی لەو ناوچەیە پرسیارێکی ترەوەیە کە وەفدی کوردی چەندین جار چوونەتە بەغدا ئێستا لە بەغدایە وەفدی کوردی بە سەرۆکایەتی قوبا تاڵەبانی بۆ گفتوگۆ لەسەر گرفتەکانی هەولێر و بەغدا کەرکووک و کەرکوچیەکان ئێوە وەکو مەڵبەندی کەرکوو وەکو یەکێتی هیچ پامێکتان هەبووە بۆ ئەو وەفدە کە لە بەغدا باسی گرفتەکانی و ناوچانە بکە جۆرێک لە ڕێکەوتن بکە یاخود داوایەکی کەرکووک و کەرکوچیەکان و ناوچە دابڕێنراوەکان بگەێنێ
کاگارە ئەوەی ئێمە کە ینی شعوری پێکەین برایانی پارتی نایانێت لەگە حکوومەتی ئیتحادی ڕێکەون بۆ لەبەر ئەوەی مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان تەسلیمی تورکیا کراوە و تازە هەرێمی کوردستان نەوا بە ئاسانی ناتوانێت ئەو مەلەفە لە حکوومەتی تورکیا بسەنێتەوە بۆ ئەو مەبەستا باوەڕ ناکەم وا بە ئاسانی بسنە ژێر ڕەحمەتی ڕێکەوتنەوە و ئەم مەسلەیە لێەوە سەرچاوی گرتووە و جگە لەوە ئەم وەفدانەی کە ئەچنە بەغدا ئەمەندەی دەردی هەرێم زۆرە لەسەر مەسلەی موچە لەسەر مەسلەی داهات لەسەر مەسلەی گومرگ لەسەر ئەو هەموو کێشانەی خۆی وایان لێ هاتووە مەسلەی داوسە کێشە لەسەر و مەسلەی خاک و مەسلەی کەلتوری کوردی و زمانی کوردی و ئەم هەموو تەزحێماندا لە ناوچە کێشە لەسەرەکان وای لێ هاتووە کەمتر لە کۆڕکۆبنەکان باسەکرێ بۆ یەکە ئەمەش نیگەرانێکی لای خەڵکی ناوچەکە دروست کردووە کە ڕۆژانە ئەیدەنەوە چاومانە ئەڵێن وەفدی کوردی ئەچێتە بەغا بەس بۆ پارە و موچە ئەچێ خۆ من ناڵێن پارە و موچە یعنی حەقی خەڵک نییە بەڵێ حەقێکی شەرعی خەڵکە بۆ یەکە دەبێ ئەو پارە و موچە و خەدەمات و ئەو پرۆژانەی لە هەرێمی کوردستان ئەکرێ حەقی خۆیانە ئەبێ وەریگرن ئەمە مافیەکە کەس نەیداوە پیان بەڵکو دەستوری عراق داوێ پیان بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە ئەم ناوچانەش بەشێکن لە کوردستان بۆ یەکە ئەکرێ قسەیەک لەسەر ئەم ناوچانەش بکرێ بەڵام تا ئێستاکە بەداخەوە ئێمە ئەیبینین کەمتر لەسەر ئەم ناوچانە قسە ئەکرێ و ئەو وەفدێک کە ئەچێتە بەغداش هەتا دەچێتە بەغا و دێتەوە 1200 ناوتۆرەی بۆ ئەدۆزنەوە جارێ ئەڵێن چووە بەغدا بۆ ئەوەی کوردستان بفرۆشێت جارێ ینی هەر وەفدێکە کاقوبات جەنابی کاقوبات کە مەسوولی بێ هەتا دەگەڕێتەوە 1000 ناوناتۆری بۆ دۆزنەوە بۆ یەکە بەرنامەکە پلانەکە پیلانەکە بەو جۆرەیە لەگە حکوومەتی ئیتحادیان ڕێک نەکەون بە پێچەوان و لەگە حکوومەتی تورکیا ڕێک بکەون من هیوادارم یعنی ئەم جۆرە سیاسەتە کە دەستێکی کەشفا با لەمە زیاتر نەڕوا چونکە میلەتەکەمان یعنی بەرنمەیەکی بۆ گیان ئەوەی کە میلەتەکەمان لە حکوومەتەکە بێزار بێ بۆ نمونە ئەمان دیارەوێت لە ناوچە کێشە لەسەرەکان کورد نەمینێ لە هەمان کاتە مەلەفی نەوت حکوومەتی تورکیا بۆ خۆی بردوێتی و لەم لاشەوە زەخت لە قیادەی کوردی ئەکا بەشی قیادەی کوردی ئەڵێ لەگە بەغدا ڕێک مەکەون لەگە بەغداش ڕێک نەکەوتین موچە و داهات بۆ کوردستان نایە کە موچەش نەهات خەڵک بێزارە بێ و هەدەفەکەی تورکیاش ئەوەیە کیانی کوردی نەبینێ بۆ یەکە ئێستاکە خەڵک بۆتە گلەیی و گازندە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەسەر جادە و مزاهرە و ئەمانە هەموو گلەی و گازندە لە حکوومەتی هەرێمە ئەمە ئامانجەکەی تورکیا دەوێت بەم ئاڕاستەیە کار بکە بۆ یەکە خەریکە وردە ئامانجەکەی تورکیا لەسەر دەستی بە هەندێک لە ئەحزابی کوردستانی جێبەجێ ئەبێ بۆ یەکە ئەبێ خەڵک وشیار بێ ئەبێ میلەتەکە وشیار بێ ئەبێ زوش فریاکەوین بۆی نێرین ئەمە جێبەجێ نەکرێت باشە کاک محەممەدە و کاتێک کە ماوە حەزەکەم باز لە ئەو کار و چالاکیانە بکەین کە مەڵبەندی کەرکووک بە ئەنجامی گەیاندووە دیارە لە سەرەتایی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا لە کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێی مەڵبەندی کەرکووکەوە هەنگاوی جددی ناو پشتیوانی و هاوکاری کەرتی تەندروستی زۆر بە باشی کرد نەخۆشخانە و شوێنی تایبەت پێداویستی پزیشکی هاوکاری بۆ تیمەکانی تەندروستی ئەتوانی بە قۆناغبەندی پێم بڵێ کە چیتان کردووە بۆ کەرکووکیەکان؟ بەڵێ طبعا هەر بالمناسبە ئەم شەوەکە ئەگاتە 6 مانگ 2 ڕۆژکەم کە من لەم مەڵبەندا لەگەڵ ئەو ستافەی کەوا هەیە کارەکەین دیارە ستافی پێشوش و جەنابی کاگاسۆ و هەواڵان هیچ درێغێکیان نەکردووە بەڵام ئێمە لە ماوەی ئەم 6 مانگ 2 ڕۆژکەمە کە هاتینەوە و یەکسەر ڕوبەڕووی پەتای کۆرۆنە بووینەوە یەکسەر کۆمەڵە گومانمان لا دروست بوو کە ڕەنگە نەکرێت لێرە هەموو شتێ باسکەین بۆ یەکە بەپەلا کۆمەڵەیەکمان دروست کرد ناوماننا کۆمەڵەی تەندروستی کەرکووک کە پێک هاتووە لە بیسی دکتۆر و کارمەندی خۆبەخش و زنجیرەیە کۆبنەوەمان لەگەڵیان کرد بۆ ئەوەی خوا نەخواستە بۆ هەر ئەگەرێکی نەخوازرا و ئەمانە ساز و ئامادە بن بە کامل دەرمان و پێداویستیەوە بۆ ئەو مەبەستا نەخۆشخانەیەکمانێ ناوی نەخۆشخانەی شۆراوە ئەوێمان بۆ تەخسیسکردن و لەگەڵ نەخۆشخانەی پێشمەرگە قسەمان کرد ئەوانش ئەوەی کە لە توانیان بوو بۆمانیان جێبەجێ کرد و جگە لە هاوسەرۆکان کە ئەوانش ئەوەی کە داوامان کرد بۆمانیان جێبەجێ کرد جگەل لەوە ئێمە بەم ئاڕاستەیە ئەم نەخۆشخانەیە کە ئەم کۆمەڵی تەندروستێک کە دروستکرا سێ مەهامی هەبوو یەکیان ئەوە بوو بە ئۆنلاین هەر کەسێ نەخۆشە پەیوەندیان پێوە بکات دووەم خۆیان عیادەی گەڕۆژیانە و بستنە ناوشار چوارەم هەر ڕۆژە یان بڵێن بە پێی ئەو بەرنامەی کە هەبوو خەفەریاتە بێ
کە خەڵک ببینن بۆ ئەوەی نێلین ئەم پەتایە بە پێچەوانەوە کاریگەری نەبێت لەسەر دڵ و دەرونی خەڵک. بۆ ئەو مەبەستا هەنگاوی باش نرا و جگە لەوە دیسان کە حاڵەتەکە بڵاو بووە و دەوام نەما تا ڕادەیەک ئەوەی کە موچەی لەسەر هەرێمی کوردستان بوو موچە وەکو پێویست نەبوو هەساین بە هیمەتی بەشێ لە ئەتوانم بڵێم خێرخوازانی کەرکووک و مەڵبەند خۆی و دوای ئەوەی کە لەگەڵ جەنابی هاوسەرۆک قسەمان کرد موسسەی مام دیسان ئەوان دووجا سێجا هاتنە کەرکووک و داوامان لێکردن ئەوانش بە خۆشحاڵیەوە کە وەریان گر لێرە کۆمەڵێک پێداویستی هەم بۆ نەخۆش هەم بۆ پزیشکەکان هەم بۆ کارمەندان هەم بۆ خۆپاراستن و ئەوانە سەرنجام توانیمان لەو حەدوسەرەیە 11,000 خێزانی کەم دەرامەت بڵێن ئیدارە بدەین و یارمەتیان بدەین و هەروەها جگە لەوە کە کۆمەڵی تەندروستی کەرکووک کە بەم کارانە هەڵسا توانیمان لە ڕێ ئەوانشەوە ڕایەڵێک دروست بکەین لە شوێنی ترش هەوڵی پەیداکردنی پێداویستی بدەین بۆ خەڵکەکان و هەرجوها جگە لەوە حالەیەکی دەرونی خراپ بڵاو بوو بۆ لە ناو خەڵکە هەر ساین وەکو مەڵبەند سەردانی کۆمەڵێک قەزا و ناحیە و گوند و تەنانەت ماڵ بە ماڵشمان کرد بۆ ئەوەی لە نزیکەوە ئەو پەیام و ئامۆژگاریانە بگەینە میلەتەکەمان کە پەتای کۆرۆنا یەکێکە لە پەتاکان کە بچووکترە لە عەمەلەی ئەنفال بچووکترە لە کارەساتی هەڵەبجە بچووکترە لە کارەساتی 63 بچووکترە لە ئەو کارەساتەی کە حرس قەومیەکان لە ساڵی 63 بەسەر کوردیانە هاورد بۆ یەکە ئەمە بۆ خۆی ڕنگدانەوەیەکی باشی هەبوو هەروەها جگە لەوە لەو ماوانەش دیسان ڕێخستنەکانمان هەوڵماندا کۆڕ و کۆبنەوەمان بەردەوام بێ لەگە کۆمیتەکانمان لەگەڵ ڕێخستنەکانمان لەگە ناوەندەکانی ڕێخستن و هەروەها لەگەڵ ڕێکخراوە دیموکراتیەکان لەگەڵ هونەرمەندان لەگەڵ کۆی ئەوانەی کەوا لە منطقەکە بوونی هەیە و جگە لەوە توانیمان کۆمەڵێک نەخۆش و کەم دەرامەت و کەس و کاری شەهید و هەموو ئەوانە دیسان بەسەر بکەینەوە کە ئەمەش پێم وانییە کارێکی ئەوەدا ئاسان بێ چونکە ئاسان بۆیە هەموو کەس ئەیتوانی ئەو کارە بکە وە جگە لەوەی لەو حەدوسەرەیە بەشداریمان کرد لە کۆمەڵێ مەراسیمی کەسایەتی و پیاومەعقوڵان و تێکۆشەرانی ئەم شارەکە بەداخەوە ژیانیان بەخشی بە کورد و کوردستان و هەروەها لەو کات و ساتەیە توانیمان لەگەڵ کۆی پێکاتەکانە تا ڕادەیەکی زۆر ناڵێن لە 100% پەیوەندی و هاتوچۆ دروست بوو سەردان و گفتوگۆ دروست بوو و بە هێواشی و لەسەرخۆی و بە هەنگاو بە هەنگاو ئەمەی ئەمڕۆی لێکەوتەوە کە لەگەڵ مەجلیسی عەرەبی و پاشان لەگەڵ مەجلیسی ئاینە تورکمان و هەروەها لەگەڵ بەشێکی زۆری ناوچە کوردستانیەکانی خۆمان یعنی بڵێ ناوچە کوردیەکان کە ڕۆژانە و بەردەوام بەسەرمان کۆ تەنانەت ئەتوانم پێت بڵێم کاگارام هەندێک جار لای ئێمە ئەوە چالاکی و ڤیددیۆکان شایدن هەندێک جار ڕۆژی هەینی و شەمەش کە دوو ڕۆژی پشووە ئێمە بەردەوام لە هەوڵا بووینە بۆ ئەوەی کە ئەو فەراغی کە بەتایبەتی پەتای کۆرۆنە و ساڵی بێموچەیی کە بێموچەیی دروستی کردووە ئەمانە هەمووی نێرین ئەو کاریگەرە لەسەر خەڵک بەجێ بێڵێت جگە لەوە کارێکی تری زۆر گرنگمان کرد ئەوەش ئەوە بوو کە پەیوەندیمان بە فەخامەتی سەرۆک کۆماری عێراقەوە کرد و لێرە چوینە بەغدا و 7 مەلەفمان لەگە خۆمان برد و ئەو مەلەفانە هەموو مەلەفی ئەساسی کە پەیوەندی بە ژیان و ڕوحی کەرکووکە هەبوو کە خۆشبەختانە هەمووی وردە ئیشی لەسەر کراوە کە تا ئێستاکە بەرهەمی باشی هەبووە پێم خۆش نییە لێرە بچینە سەر تەفاسی چونکە ئیشەڵا لە ڕابردوو هەندێکیمان بینی بە دەرکەوت لە ئێستاش هەندێکی بە دەرکەوتووە لە ئایندەشی ترشی بە دەرەکەوێ بۆ یەکە ئێمە بۆ ئەوە نەمان کردو کە لە ئەعلام و لە شوێنەکان باسیکەین بەڵام ئەوە بەردەوام بۆ یەکە ئێمە هەم وەزیرەکانی خۆشمان لە بەغدا و هەم جێگری دیوانی سەرۆکایەتی کۆماری عێراق کە مامۆستا عەزیزە کادرێکی کەرکووچیە بەقەدەر نیو مەڵبەندیان زیاتر بگرن لەوێ کارەکە کە ئەمەش دڵخۆشیێکی گەورەیە بۆ خەڵکی کەرکووک کە تا ئێستاکەمان پەکی نەکەوتووە و بەتایبەتی لە ڕووی ئەمنی و مەلەفی ئەمنی و پەیوەندی لەگەڵ هێزەکانی ئیتحادی لە منطقانە دیسان هەر هاوڵاتیەکی ئەم شارە بەسیترین بچووکترین کێشەی هەبووێ مەسن بۆ نمونە چەکی گیراوە بۆ نمونە کوڕی گیراوە بۆ نمونە سەیتەرە باری گیراوە بۆ ینی شەر شتێکی بەسەر هاتبێ یەکسەر هاتۆتە ئەو مەڵبەندە لەوێ لە ڕێی لژنەی تەنسیقی مەڵبەندەوە هەموو ئەوانە
ئەوانشمان بۆ چارەسەر کردوون کەواتە ئێمە بەردەوامە بووینە و بۆ ئایدەش بەردەوامە بین. دەستان خۆش بێت دوا پرسیار هەندێک پرسیاری خەڵکە کۆیەکەمەوە لە یەک پرسیارە باز لە ئەوانە دەکەن کە لە یەکێتی زویر بوون لە باوەکانی ڕابردوودا بە هەر هۆکارێک بێ جاگرفتەکە لە لای یەکێتی بوو بێ و مەڵبەند بوو بێ و کادرێک بوو بێ یا هەرچیەک بوو بێ کۆمەڵێک خەڵک لە یەکێتی زویر بوونە لە کەرکووک لە ناوچە دابڕنراوەکان دەڵێ کاک محەممەد و مەڵبەندی کەرکووک چیان کردو و چی دەکەن بۆ ئاشکردنەوەی ئەمانە. پرسیارێکی زۆر لە جێ خۆیەتی ئێمە کە کاتێک کە دەست بەکار بووین لە مەڵبەند دیارە بە هەر هۆیەک بوو بێ کۆمەڵێک کادور دڵگیر بوونە جا ئەگەر هۆکارەکەی مەڵبەند بوو بێ کۆمیتەیەک بوو بێ ئۆرگانێکی یەشێتی بوو بێ لیوایەک بوو بێ مەکتەبی چێ هۆکار بۆ نازانم بەڵام ئەو کادرانە تقریبان نزیکەی 20 کادر بوون ڕۆیشتووینە یەک بە یەک چوینەتە ماڵیان هەمومان یەک بە یەک بەسەر کردوێتەوە تەنانەت یەک دوانێشیان کە دەستمان لیان ژیر نەبوو چەند جارێ تەلەفۆنم لەگەڵیان کردووە بۆ ئەوەی کە بێن و ناو مەڵبەند کار بکەن یەک دوو کادرمان ماوە بەڕاستی یعنی سەرقاڵی و ئیش و کارزۆری مەجای نەداین بەڵام بۆ خۆشبەختانە ئەو کادرانی کە قسەمان لەگەڵیان کردووە هەمیان دەوری 19 کادرن هەر هەمویان ئێستاکە هاتوونەتەوە لە ناو مەڵبەند و کۆمیتەکان و ئیشی خۆیانەکەن معەزەز مکەڕەم شوێنی خۆیان گرتووە بەڵام وەکو باسم کرد یەک دوو کادر ماوە دەستمان پێی نەگەیشتووە ئیشەڵڵا کار لەسەر ئەوەکەین دەستمانگاتە ئەوانەش و بۆ ئەوەی هەمومان پێکەوە دەستکە گوڵەکەی مامزرا لە هەم لە ناو خۆمان هەم خۆمان لەگەڵ پێکاتەکان ئەو سیاسەتە جێبەجێ بکەین ئێمە هەر ئەو سیاست جێبەجێکەین نە کەسمان لێ زیادە نە کەس درەنگ هاتووە هەموو هەواڵەکانمان خاوەن مێژوون هەموو ماندوو بوونە بەم حیزبەوە حەقی مافی خۆیانە کە جاجار لێشمان عازز بن بەڵام لێمان عازم ئەچین سەریان لێ دێن ئاشتیانەکەین و دەیانهێنینەوە بۆ یەکە ئێمە هەمومان پێکەوە جوانین سەرکەوتنەکەشمان پێکەوە جوانە. بەڕێز محەممەد عوسمان ئەندامی سەرکردایەتی و لە پرسای مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەوخۆ لە کەرکووکە و لەگەڵمان بووی سوپاس بۆ بەشداری کردت بەڕێزان سوپاس بۆ کۆمنتەکانتان سوپاس کە بینەری گەرما و گەرم بوون خواتان لەگەڵ.